مامۆستا بڕێکشتم نەزانین پیت و بڕێکشتم نەزانی لە پیتەکان دوایە کە یەکسەر گوێچکەمی ڕاکێشەوە برد میکرۆ سەری میشیدا لە تەختەکە. ماردین قوتابی پۆلی دووەمی بنەڕەتیە لە قوتابخانەیەکی قەزای شارەزور. تاقە منداڵی خێزانەکەیەتی دایک و باوکی دەڵێن بەهۆی ئەوەی لەوانەی ئینگلیزیدا چەند پیتێکی نەزانیوە مامۆستاکەی ئازاری داوە و لە ئاکامدا دەمارێکی گوێی پچڕاوە. مامۆستا باوکی دووەمی مناڵە ئەو کێ مناڵشە ئەقلی وەیش ناشکێ هەڵی وەڕووە گوێچکە هەڵی کێشاو کە گوێچکار کێشاوتی ئەم پەدەی گوێچکەی ناسکیە دڕیا بوود. وەڵای بردمم بە خەستەخانە. وڵاتی سکاڵا کردیا و وتیان ئەبێ بزانم کێ و ناویسیانی وتر دوایەوە چوو و ناویسیان هەموو شتێکم وەرگرت و دکتۆر بینیەسی و ئەڵێ ئین ڕەگی سپیەکە لە پشتی گوێدام دەمارە چی ئەوە بڕاوە ئەوە کێ هیچ وتیانە بێ بۆ خەستەخانە و بۆ سلەیمانی و تەداوا بکرێ ئێستاشە ئەترسێژی ناڕوومە مەکتەب ێژێ ئەبێ یا تۆ یا دایکم وتەکمەوە تا ئێوارە ترسیا ئەو مامۆساوای لێکردەوە. لە دوای تۆمارکردنی سکاڵا لەلایەن دایک و باوکی ماردینەوە لەسەر مامۆستاکە فەرمانی بانگێشکردن بۆ ئەو مامۆستایە لە دادگای قەزاکە دەرچوو. بەڕێوەبراتی پەروەردەی قەزاکەش ئاماژە بەوە دەدەن لێ ناگەڕێن ئەو ڕووداوە بە ئاسانی تێپەڕێت. هەتاکو ئەم دەقیقەیە من لە بەڕێستان ئەو مۆزوعم بیستووە و ئاگادار نەکراوین بە پێی بە هیچ نە تەلەفۆن نە نووسراوێکی فەرمی حتمما ئەگەر ئاگادارکردین بە هەر شێوازێ لە شێوازەکان بێ حتا ئەگەر بە تەلەفۆن بێ ئێمە ئیجراعاتی یاسایی خۆمان دەنوێنین و لیژنەی یاسایی لە بەشی یاسامان هەیە لەسەر هەر مامۆستایە بێ کە لە قوتابی بدا کە کارێکی نەشیاوە کارێکی نەخوازراوە ئێمە ئیجراعاتی یاسایی خۆمان دەکەین. وەکو ئیداری قوتابخانە ئێمە ئاگامان لێدانی ئەم مناڵە نەبووە کە ئەم مامۆستا بەڕێزە هەڵساوە گوێ ڕاکێشا و گوێ زامار بووە بەسەوە ئێمە ئاگامان لێبووە نەیانێشتۆ ئێمە بزانین و بە ئێمەیان نەوتووە. لە ماوەی ئەم هەفتەیەدا لە قەزای شارەزور ئەمە یەکەم حاڵەت نییە کە مامۆستا لە خوێندکارەکەی خۆی بدات و برینداری بکات بەڵکو لە 3 ڕۆژی ڕابردووشدا مامۆستایەکی دیکە هێرشی کردە سەر کچە خوێندکارێک و برینداری کرد. دواتریش پەروەردەی قەزاکە بڕیاری گواستنەوەی مامۆستاکەی بۆ نێو دیوانی پەروەردە دەرکرد. نزارکەریم NRT قەزای شارەزور.